ئێستا کۆمەڵێک ڤیددیۆ هەیە بەیەکەوە سەیری دەکەین پاشان قسەی لەسەر دەکەین بێگومان ڤیددیۆکانش هەندێک منداڵن کە کۆمەڵێک کاری پاکوخایانی دەکەن لە ماڵەوە کە بۆ خۆیان دەست پێ دەکەن بەبێ ئەوەی دایک و باوکیان پێیان بڵێ هەستە ئێرە پاکەوە پاش ئەوەی ڤیددیۆەکەمان بینی یەکسەر بەردەوام دەبینەوە باشە؟ ئۆکێ با بەیەکەوە بیبینی. بێگومان ڤیددیۆەکانمان بینی منداڵەکان کۆمەڵێک شتی زۆر باشیان کردبوو ڤیددیۆکانیشان کردبوو بۆ ئێمان نردبوو بە دەستخۆشیەوە بێگومان منداڵان پێویستە کاتێک میوان دێن ئامادەکاری بکەن و ژوورەکانی خۆیان و ماڵەکە پاکوخان بکەنەوە نەکرد بۆ کاتی میوان هەر هەموو کاتەکانی پێویستاوە ئەرچی خۆیانە بۆ خۆیان کارەکانیان جێبەجێ بکەن و ئیشەکانیان بکەن. دەمەوێت لەسەر کۆتا بابەت قسەتان لەگەڵ بکەم کاتێک دەڕۆین بۆ میوانی کۆمەڵێک شتی ناشرین دەبینین ڕەنگە بۆ خۆمان بیکەین ڕەنگە خاوەن ماڵەکە بیکە ینی هاوڕەکانی خۆتان لە هاوتەمەنەکانی خۆتان هەندێک شتی جوانیش دەبینین دەمەوێت سەرەتا هەندێک شتی جوانم پێ بڵێن لە وانەخانەوە دەست پێ بکەین وانەخان چ شتێکت زۆر پێ جوانە کاتێک دەڕۆی بۆ ماڵێک هاوڕەیەکت چ بکە خزمێکت حەزم لێ بەخێر هاتنم بکەم بە دڵخۆشیەوە ینی پێت خۆشە زەردەخەنت بە ڕوودا بکەن پێ بکەنن ڕویان خۆش بێ کە پێیان خۆش بێ کە ئەتو هاتیە ماڵیان دەست خۆش بێ ئەی چ شتێکت زۆر پێ ناخۆشە گە برادرەکەت لە میوانی چ بکات بۆ نمونە بەخێراتنت نەکات یان قسە لەگەڵ نەکا ئەو شتانە زۆر باشە دەست خۆش بێ با بزانین دلین خان دەمێت بێجگە لە بابەتی ناشرینەکە پرسیارێکت لێ بکەم هەندێک جار کاتێک دەڕۆن بۆ میوانی هاوڕێکانمان لە جیاتی بڵێن بەڵێ نەخێر دەڵێن ئاو نە ئەوە ڕفتارێکی ناشرینە دەبی نەخێر بەڵێ نەخێر جوانترە بۆ نمونە بۆ منە ئێستا من دەڵێم دلین خان پۆلی چەندی چوار هەوتی بەڵێ نەیگوت ئا پێنج پۆلی پێنج نەخێر وتی نەخێر کەواتە بەڵێ نەخێر جوانترە نەک بڵێ ئانە جە شتێکی تریشێ دەڵێن چن ئەوەش هەڵێ باش ئێستا ئێوە دیمەنەچی نەشیا و بابەیە کۆ ببینی ئێوە ئەو شتانە بەکاربین منداڵ زۆر ئەو شتانە دەکاوانە ئەوهان زۆر هەندێک شت هەیە زۆر ئەوەیە ناشیرن لە بەردەم خەڵکدا بیکەین کا بزانم ماکەکەیان پێ بدەم دەست خۆش دلین خان ئەرێ پۆلی دوو بووی ئەو ساڵ دوو ئەی لە دەرسەکان باشی وەڵا خراپی ئەی ڤارینت خۆش دەوێت وەڵا خۆشت ناوێ باشە ڤارین خان ئەتو کوی باشی ئەدی پێتوانێ موبایلی زۆر خراپە تو نابی موبایلی زۆر بەکاربینی بەکاری مەینە باشە هەر بەکاری دێنی هەم زانە دەڵێن هەروە قسە دەکەن بۆ شێوازە نابێ قسە بکەین دەبێت چۆن قسە بکەین بەڵێ نەخێر باشە ئەگەر شتێک نەمازانی ناڵێن ئەوهانە دەڵێن نازانین وانە دەستان خۆش کا شتە ناشرینەکان شتە پرسیارەکە ما بوو دیلان خان هەندێک شتی ناشرین لە میوانداری کە دەیبینی هاوڕێکانت دەیکەن هاوڕەکانم بەڵێ ئەوە بڵێن بەڵێ بەو شێوازە دابنیشی شێوازێکی جوانیان لە شێوازێکی جوانە بڕایەوە نەخێر ئەی پێویستە چۆن دابنیشی لە میوانی باش ئەوە دەبینی مەقسەد حەشیرەتێک دانیشتوونە یعنی یەک دنیا مەدرسێکی گەورەیە دانیشتوونە خەڵک دانیشتون لە پێشان پار دەداتەوە پاڵدانەوە ینی کە ڕەنگە تەمەنیان لە ئێمە گەورەتر بێ جوان بەرێ ئەگەر دەتوانین پارێژەیەوە ینی پێت ئەو حالێمەکە و بڵێم چیدی لێمەکە پاڵدەوە بەس شتێک بینە بەسەر خۆتدا دەوانە وایە ینی ئەگەر پاڵ دەینەوە لە پێش میوان شتێکی جوان نییە باشتر وایە نەخێر ڕەنگە ئەو ساعت نیوە لە لاماندانیشن پێویستە ڕێزیان بگرین و بە جوانی دابنیشن بێگومان بۆ هەندێک منداڵ کە تەمەنیان بچووکە زەحمەتە ها تۆزێک تەحمولی ئەوە بکەن بەڵام ئەوانەی کە تەمەنیان تۆزێک گەورەترە دەتوانن بە جوانی دابنیشن دەتوانن وانە باشە بڵێ دەتوانن
هەر بژی ئەی چ شتێکت زۆر پێ جوانە لە میوانی ڕێزیان بگری ڕێزگرتن بەڵێ. بابەتێکی گرینگە بەڵێ. دەست خۆش بە بزانین وارین خانزمان پێ دەڵێ وارین خان شتێکی ناشرین و شتێکی جوانم پێ بڵێت کە لە میوانی شتی ناسرین کاتێککە دەچێ میوانداری کە پێت ئەوهاێ دەکەیت لە بەردەم خەڵک کە زۆر خەڵکێک دانیشتووە باشە پێیان ئەوهاێ دەکەن پێیان والێ دەکەن ئەی پێویستە چۆن دانیشن بۆ شێوازە ئەی خاڵە و مامە و ئەو شتانە دێک کەسێ دەڵێ وڵا ئەم من زۆرم خۆش دێ پێی ناڵێم خاڵیان پێی ناڵێم مامە هەر ناوی خۆی دێنە نابێ ڕەنگە لە لای دایک و باوک شەشتە هەبێ هەندێک منداڵ هەیە ناوی داچی دێنێ پێی ناڵی دایان پێی ناڵێ باوکشی وەر بۆ باگ ناکار بە ناوی باوکی دێنێ ئەوەش شێوازە چی پێم وایە هەڵەیە و جوانی و نابێ بیکێ